فیلمی ژن بەرهەمی کۆمەڵە گەنجی هەڵەبجە و خورماڵە ژێوار محەممەد کە نووسەر و دەرهێنەری فیلمەکەی و دانیشتووی خورماڵە بەم فیلمە بەشداری فستیڤالێکی کردووە لە هندستان ئەویش فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سریلانکایە لەوێ نەک خەڵاتێک نەک دوان نەکسیان بۆتە براوەی 4 خەڵات. چیرۆکی فیلمەکەیان باز لە ئافرەت دەکات لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا و ئەو کێشە و ناڕەحەتیانەی کە بەسەر ئافرەتایەت و تەنها ئافرەتی کوردنا بەڵکو هەموو ئافرەتین جیهان بامێشکتان نەبم بە باسکردنی چیرۆکەکەوانە ئەچمەلای ژیوار و پرسیارەکان لەوەکەم. ژیوار پێم بڵێ ئەو خەڵاتانە چینکە لە ناو فستیڤاڵەکە بەدەستان هێناوە؟ بڵێ سوپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەرفەتە خۆشبەختانە کورتە فیلمی ژن لە ئێستادا بەشدارە لە سەرجەم فستیڤاڵە ناوخۆیەکان و فستیڤاڵە نێودەوڵەتیەکان کە لە هەموو جیهانەوە ئەکرێ. خۆشبەختانە یەکێک لەو فستیڤاڵانە فستیڤاڵی سرالینکا بوو لە وڵاتی هندستان لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئەنجامەکان ڕاگەیەندرا. خۆشبەختانە توانیمان خەڵاتی باشترین فیلم و باشترین چیرۆک و باشترین نواندن و باشترین دەرهێنان بەدەست بێنین و ئومێدمانەیە لەو فستیڤاڵانەی کە ماون لە داهاتوودا ئەنجامی باشتر بەدەست بێنین. باش باسی خەڵاتەکانت کرد جا پێم بڵێ ئەم فیلمەی کە بۆتە براوەی ئەو هەموو خەڵاتە چەند هەزار دۆلاری تێچوە؟ من تێچووی ئەم کارە گەڕێنمەوە بۆ ستافەی کە لەگەڵ مابوو بەڕاستی لێرەوە زۆ سوپاسیانەکەم کە هەموو ئیشەکارمان لە پارێزگای هەڵەبجە لە هەورامان کۆمەڵێک گەنجی فیلمساز بەبێ گوێدانە ماندوو بوون بەبێ گوێدانە لایەنی مادی ئیژەکەن کارەکەن لە پێناو سینەمایە لە پێنا ئەوەیە کە حەزێکیانەیە لەم بوارەیە کار بکەن. من لێرەوە زۆ سوپاسیانەکەم بەڕاستی ئەمە زۆربەی کارەکان لە گیرفانی خۆمانە پارە سەرفەکەین لێرە زەحمەتیەکان زۆر زیاترە. تێچووەکەی گەڕێنەوە بۆ ماندووبوونی ئەوە مستافەیە کە لەگەڵ مابوون لێرەوە زۆ سوپاسیانەکەم. ئەوەی کە بیستومان ئەوەی کە ئازانین ئەو خاتونە بەتەمەنەی کە لە ناو فیلمەکەیە ڕۆڵە بینێ نەنکتە ئەوە چۆن بۆ باسی ئەومان بۆ بکە؟ لە فیلمی ژندا دوو ئەکتەر بەرجەستەی ڕۆڵەکانیانەکەن زریان حەکیم و گوڵچین عەبدوڵڵا نەنکی ئازیزم کە شانازیە بۆ من لەم فیلمەدا لەگەڵ مابوو. لە چیرۆکی فیلمەکەی بووایە ئەکتەرێکمان هەبووایە کە تەمەنی زیاتر لە 80 ساڵ بووایە بۆ بەرجەستەکردنی ڕۆڵەکەی ئەوەش بۆ ئێمە زەحمەت بوو تا ئەو کەسەمان دۆزیەوە. بە ناچاری بیرم لەوە کردەوە کە نەنکم بۆ ئەو کارە زۆر گونجاوە و زیاتر لە من تێگا چونکە ئەو جۆرە کەسانی کە لەو تەمەنەدان بۆ کارێکی هوەری ئەگەر ئەزممویش نەبێ زۆر قورسە لە ڕووی دەرێنانەوە تەحملیان لەگەڵا بکەی. کارەکەشمان کرد هەرچەند یەکەم ئەزمموی بوو تاوەکو ئێستا هیچ بەرکەوتنێکی هوەری کارێکی نواندنی پێشتر نەکردووە. توانیشی یەکێک بێ لەو کەسانی کە خەڵاتی باشترین نواندن بەدەست بێنێ. زۆریش ماندوومی لەگەڵیەوە بڕواکەن لەو شوێنی کە لۆکیشنی تەسویرەکەمان هەبوو قادرمە بوو بۆ سەرەوە زۆربەی کات بە کۆڵ هەڵەمەگرت ئەم برد بۆ سەرسێتی تەسویر و لە کاتی قسەکردنەوە لە کاتی تەسویرا زەحمەتی زۆری بۆ دروستکردین بەڵام گرنگ ئەوەیە نواندنێکی باشی کرد بە هەوڵی ستافەکە و توانی لەگەڵ زریان خاتونە خەڵاتی باشترین نواندنی فیلمەکە بەدەست بێنن. باشە بۆ گەنجێکی خورماڵ لەو شارۆچکە بچووکەیە و ئەو کەمی ئیمکانیەتە ئەستەم نییە ببیتە خاوەنی 4 خەڵات؟ ئەمەوێ لێرەوە بڵێن سوپاسی هەموو ئەو کەسانەکەم کە هاوکاری ئێمە نەگەر بە هوشەیەکیش بێ. بەڕاستی لێرە لە هەڵەبجە زەحمەتیەکان لە چاو شوێنەکانی ترا زۆر زیاترە بەڵام بە هیمەتی ئەو هەموو ستاف و ئەو هەموو گەنجەکە خۆشەویستیەکی زۆریان بۆ فیلم هەیە بۆ سینەما هەیە. توانم بڵێم ئێمە تاکە گروپین لەم شوێنەیە کە هەموو ساڵێ بەرهەمێکی سینەمایی دروستەکەین پێشتریش هاوڕێیانی کە چەند کارێکی کەیان کردووە بەڵام زەحمەتیەکان زۆر زیاترە بە تایبەت لە ڕووی مادیە و پشگیریمان زۆر کەمە. ئەوەش شتێکی ڕاستیە کە سینەما پێوەستە بە لایانی مادی بۆی بتوانی کارێکی باش بەرهەم بێنیت. داواکارم کە هاوکاری بکرێن بۆ ئەوەی پرۆژە و کاری ترمانەیە لە داهاتوو ئیشی لەسەر بکەین. سوپاس بۆ ئێوەش. دەستخۆش بە هیوای بەردەوامی و خەڵاتی باشتر و لە فستیڤاڵی باشتر بتان بینمەوە هەر سەرکەوتوبن و بەردەوام.